بەهۆی لافاوەکەی چەند ڕۆژی ڕابردووەوە چەندین حەقلی ماسی لەناو بەنداوەکە ئاو بردی. لە ئێستادا هاوڵاتیان ڕژانەتە ئەم دیوبەنداوی باوە شاسوار و خەریکی ڕاوکردنی ماسین. بەڵێ براگەم بەڵێ. وڵای دوێنێ بارانێکی زۆر واری لە شاری کفری مەترسیدار بوو بۆ شاری کفری تەنانەت قامش مەترسی بۆ چەند شوێنێکی ڕاگردوتی مەترسی لەو شوێنێ لێیە و باش بوو شتێک حاڵەتێکی وازەرن و لە کفریە ئەوە تا ئێمڕۆژ دەچوومانە بۆ بان سەدەگا دەخوازیە بێت جەیەکی زۆر خۆشە و خەڵکێکی زۆر هاتووە بۆ ڕاوی ماسی و وەکو ئێمە پێشمەرگەین لەو بیناین کە بینیمانم ڕاوە ماسیایە لەم بێموچەیە باشە فریامان کەوت دانەیەکمان گرت 21 کیلۆ و نیو بوو ئەوەی ئێستاش هاتووین 6 حەوتێکی ترمان گرتووە باشە لە کاتی ئەم بێموچەیە فریامان کەوتووە باشە. کەش و هەوا لە کفری ئاسایی بۆتەوە و بەرپرسانی ئیدارەی قەزاکەش باس لەوە دەکەن هیچ مەترسێک لەسەر کفری نەماوە هەر بۆیە دانیشتوانی ئەم قەزایە دەستیان کردووە بە ڕاوەماسی. سپاس بەخوا پاشە دڵە ڕاوکەیە کە دروست بوو ئەو مەترسیانەی کە هەبوو لەسەر کفری بە بۆنەی ئەو لافاوە زۆرەی کە لە دوو ڕۆژی ڕابردووە هەبوو کە کۆی بارانبارین 153 میلیمە ئەمڕۆ بارانەکە وەستاوە ئاستی دەریاچەکە تا ئێستا نزیکەی 2 مەتردا بەزیوە. بەڕێوەبەری بەنداوی باوە شاسوار باس لەوە دەکات کە ژمارەی زۆری ماسی لەناو بەنداوەکە لافاو بردوێتی و لەمە بەدواوە لە هەوڵی ئەوەدان ژمارەی زۆری پەنجە ماسی بۆ بێنن بۆ ئەوەی ڕێژەی ماسی بگەڕێتەوە دۆخی جارانی و ژمارەکە ڕوو لە زیادبوون بکات. دیار جەمالێ نارتی، کفری.